نزیکی 10 ساڵێک لەمەوبەر لەم شوێنە لە سنتەری کللتوری جیانی دانیمارک لە کۆپناگن پێشانگایەکم کردوانێ کە لە ڕێگەی هاوڕێی خۆشەویستم هاوڕێی کۆچکرد و هونەرمەند دلێر عوبێ دەوانێ پێشانگاکە ڕێکخرا. ئێستاش پاش 10 ساڵ دەگەڕێمەوانێ بۆ هەمان شوێن پێشانگایەکی کە دەکەمەوانێ لەم شوێنە لە کۆپناگن. پێشانگاکە ئەوەی ڕاستی بێت ئاوێتەیەکە لە چەند پرۆژەیەک لە هەر پرۆژەیەکە من کۆمەڵی تابلۆم هێناوە کە لێرە نمایشم کردووە. یەکێک لەو پرۆژانەی کە لێرە حەزم کرد پیشانی بەم پرۆژەی یاداشتی ساڵێکە لە 12 مانگە کۆم کردوێتەوانێت کە ئەم پرۆژەیە وەکو پرۆژەیەکی ئینستلیشن پیشانم داوە. هەروەها کارەکانیش ئاوێتەن وەکووتم لە چەند پرۆژەیەکی جیاواز کە هەر لەکەیان لە هەر پرۆژەیەکیان چەند نمونەیەکەم لێرە نمایش کردووە. دیارە کاتێکە کارەکان پیشانەیەیت ئەو کەسانی سەردانی پێشانگاکە دەکەن بۆ چوون و دیدی جیاواز لا دروستە بێ لای ئەوان دروستە بێ کە ڕەنگە هەنێک خوێندنەوە لە ناو کارەکانە بەتایبەت لەم پێشانگایە کرا بۆ کارەکانم کە ڕەنگە من بەو دیدە ئەو کارم دروست نەکردبێ یا ڕەنگە خوێندنەوەیەکی تایبەتی وا کە ڕەنگە لە کاتێکە سوودمەندە بۆ داهاتووی کارەکانم لە کاتێکیشە ڕەنگە بۆ بینەر جگەلەوەی کە من نمایشم کردووە لە ناو کارەکانە دەکرێت جگەل لە وجودی ئەو فیگەرانە کە لەوێ یا بڵێن ئەو تەکنیکە لەوێ هەیە قراءەیەکی خوێندنەوەیەکی کە بۆ کارەکان هەبێت. لە ڕاستیە سەردانم بۆ دانیمارک لە دوو پرۆژە بۆیەکیان پیشاندانی بڵێن پێشانگاکە دووەمیان کارکردن لەگەڵ هونەرمەندی هاوڕێم کاگنیاز بەیاتی کە بڕیارە پرۆژەیەکی ماسکەیە کە کاری لەسەر بکەین لەم سەردانەیە کە ویستمی استیفادە لەوە بکەم هەم پێشانگاکە بکرێتەوانی و هەم بتوانین کار لەسەر و پرۆژەیە بکەین و هەروەها دیدارێکیش بێ بۆ ئەو هاوڕێ و خۆشەویستانەی کە لە دانیمارک دەژین.